بازار زميدي هوكارە کەچیە شان نەشان دەدا هۆکارە کەچیە معاش هاتووە معاش ئەگەر لە دەرەوە هەرزان بێت لێرە هەرزانە بێت لە دەرەوە گران بێت لێرە گرانە بێت لە سلێمانی دەمەوێت بزانم نرخی گۆشت بە چەندە چ جۆرە گۆشتێک بە تایبەت گۆشتی سوور خەڵکی سلێمانی دەیخۆن زۆربەی قەسابەکان لە نێو هەرێمی کوردستان قەسابەکان لە گۆشت باش دەزانن بەشی زۆریان گۆشتی بەرخ بەرخ دەرەجەیەک چ جۆرە گۆشتێک باشە دایە حاج وڵای من بە ئەقڵی خۆم ئەڵێم بەرخ ئەوە کەمابەشی معقولە ها قیمەی لە بازارە فرۆشە تەمان فێڵی تیا کرێت چی فێڵەکە؟ بە 10,000 قەت گۆشت بە 10,000 گۆشت سوور ئاسمی گۆشتی سوور حەزی لێ ناکەی؟ نا دەوری 5 مانگی شەوێنم خواردەوە هیچ مان هاتوومەتە سلێمانی وەک دەبینن زۆر قەڵەواڵخە لە سلێمانی دەمەوێت بزانم نرخی گۆشت بە چەندە چ جۆرە گۆشتێک بە تایبەت گۆشتی سوور خەڵکی سلێمانی دەیخۆن لێرە چەندین جۆر گۆشت هەیە لە شاری سلێمانی ئەوەی کە من دیقەتم کردێ و لەگەڵ خەڵک قسەم کردووە زیاتر گۆشتی بەرخ دەخۆن دەزانن گۆشتی بەرخ بەسووترە لە گۆشتی گۆلک و گوێرەکە زۆرترین فرۆشیارمان گۆشتی بەرخە بۆ برژانن بۆ قۆزی بۆ فڕن یعنی چەندەها خواردنیتر ئێستا هەیە خەڵک فێر بە بۆ شێوە بەکارهێنێت ئەوانە هەمووی لە زمنی ئەوانە بە گۆشتی بەرخەکرێت ئەم سعرە باشە گۆشتی بەرخ بە 20,000 ئەمە گۆشتی پاکراو گۆشتی جۆرەکەش بە 18,000 ئەوژە پاکرا لەوانەیە لە شوێنتر بە کەمتر هەبێ بەجەسا سلێمانی تقریبان لە هەولێریش بە هەمان شوێ پۆلین کراوە مەجموعەیە قەساب لە ئاسیشی بەرزان گۆشتی جوان پێشکەشەکەن بەخواستی تامان کڕیارەوە من دروستم نەکردەوە کڕیارەکە خۆی بە حەزگا بۆ شێوەی بێت سعرەکەی لەم ئاستایە هەیە بە کەمتر بەس بەم شێوە پاکرا و بەم کوالیتیە نییە بۆ نمونە بەرخ و کاوەڕ نییە لە بەرخ و کاوەڕ گەورەترە ئەوان بە کەمتریە یان گۆشت پا ناکەن بە پەراسۆکەی و بە چەوریەکەیەوەمانە ئەمە نرخی ئەمە کەمترە ئەساکە بەم شێوەیە باسی گۆشتەکرێ گۆشت هەرزان بووە ئەو کوالیتیە نییە کە لە ئاسی خواسی کڕیارا بێت هەر لە ناو سلێمانی تقریبان 2012 ئەم بە ئیشە بەکارهێنم هەرچی کاتێ حەزم لە گۆشتی بوو گۆشت خواردم مەسەلەن بە تایبەت گۆشتی هۆزی وە شتانە گۆشتی بەرخە بەم گەردەملە شتەمانزەکە ماینچە ئەوانە زۆر خۆشم بۆ شتە لەگەر برنجەلەیە زۆر بەتام تەبان تامیشی جیێوازە ئەگەر بۆ برژاندم مەسەرم بڵێن ڕانە حەبل یان برزۆلە ئەبەم ئەوانش بۆ تایبەت بۆ برژاندن زۆر خۆشن کەوایە زۆربەی قەسابەکان لە نێو هەرێمی کوردستان قەسابەکان لە گۆشت باش دەزانن بەشی زۆریان گۆشتی بەرخ بەرخ دەرەجەیەکە هاتووی
گۆشت بکڕی أنا والله تبتوز لا مالك حەز لە گۆشتەکەی والله حزم لي هيا براني ترى ناجوا أنا بدوري ناوێری ناوێری. دەنا حەزت لێیتی أنا والله حەز دەکەی هەموو ڕۆژ لەسەر زەمەکی لا خواردنەکەت والله حلوة ناكم حەز ناکە ئەی چۆن هذا حدا كم جاني نقدي بكل بالبرش كم كمان مش سلاديك وهذه قلب جاني أو نيجي ئەوەندە گۆشت بەچ بەکاردێنی زیاتر بۆ والله توز اللي أنا يملك أي كلنا توز أي اللي أرجو مثلاً فيازك تي أكمو أجالك أو نبرد جالين لەگەڵ برنج هالخوم باش چ جۆرە گۆشتێک باشە دایە حاج والله من بأكل الخوم على برخ بەرخ بەڵێ جوێرەکەی 2 ساڵە و 1 ساڵەش ساغ بێ ساخ بێ نەخۆش نەبێ دەزانی گۆشتی باش و خراپ تۆ لێک وڵی دەکەیت ئێستا من گۆشتی ئەمان بەخراب نازانم گۆشتی ئەم بەڕێزان ئەم قەسابە لەناو قەسابەکانە هەڵم بژاردوم ینی هەر جارێک تۆ لە قەسابی خۆت دەکڕی هەر لەم قەسابە گۆشتم کردیەوە بەردەغمە نەبکڕیەوە بەندەم دەزانی گۆشتێک خراپ بێ ڕەنگی چی وڵات ناشیرینە ناچم میکرد ساترێنەمە پێش 2 گرام و هەتا 24,000 ڕۆی ئێستا تۆزێک هاتۆتۆ خوارەوە لەبەرەوەی نرخی ئاژەڵ بە زیینەتی دابەزیەوە بە یەک شتێ با پێ بڵێم با خەڵکی چاکسا بیزانێ کوردستانی عێراق و عێراقیش بەعام پەیوەندی بە دەرەوەیە پەیوەندی بە ناوخۆ نییە ئێمە ئاژەڵی ناوخۆ لە ساسی بۆ لە ساسی 5 هەیە تا سەپۆرتی خەڵک بکات لە گۆشتە ئەوتی لە دەرەوەیە ئەگەر لە دەرەوە هەرزان بێت دەرە هەرزانە بێت لە دەرەوە گران بێت لێرە گرانە بێت من تەمەنامەکەی گۆشتی لێ بە 10,000 وایە ئەگە بەدەست من بێت بەڵام دەسەڵاتی کەسی تیان نیە دەسەڵاتی حکوومەتیشی تیان نیە لەبەرەوە ئێمە لە دەرەوە ئاژەڵمان بووین شکاتان چۆنە والله صفر سفرە بازار صفر ئێستا گۆشت پێ دەکڕێنە والله بۆ کڕی نەتوانم بەس خواردنی باش نییە باش نییە بەڵێ گۆشت سووریان سمی گۆشتی سوور حەزی لێ ناکەیت نا دەوری 5 مانگی ژەوێ نەمخواردووە 5 مانگ 5 مانگە گۆشت نەخوارد نەمخواردووە بەس مریشکە خۆم ماسیە خۆم دکتۆر لێ قەدەغە کردیان نا هەر خۆم لای خۆم خەڵکێک دەڵێ بێ گۆشت من ناحەوێمەوە ئەوە نەخۆشە ئەوە نەخۆش وە تەواو نییە یعنی هیچ جۆرە گۆشتە چ سۆر ناخۆی بەرەخ نا حیوانی ورکە بخۆ تۆی ساوکو مانگا و ڕەشەوڵاخواانە باش نییە بەس حیوانی ورکە باش بزن و مەڕ و کار و کاوەڕ و ئەوانە باش گوێرەکە و گوێرەوانیان نین بە هیچ شێوەیە دەڵێ مەخۆن مەخۆن خراپە خراپەی چ لێ نایە مەی خۆ چی لێ وایە نرخ چۆنە ئێستای زۆرە 24 وانەیە لە مانگی پێشوە ئێستا دابەزیوە بۆ ئازام هەژدە 20 سعریشی وایە گۆشتی باش بە 20 بە لە سلێمانی لە سلێمانی بە بە 20 گۆشتی ئیسفادی لەکەی بە 20 هەیە بە حەڤە و باشە بەس ئیسفادی لێ ناکەی نووسراوە 11 ئەوە ئیسفادین خوای زانیشە بەس خوا بەسخوای ئارە بەخوا کە مەعاش بێ بازارەوەها گەرم و گوڕ بەبێت ئەمە کەبابە وەک دەبینین ئەوە کەبابەکی معقولە کەبابێکی گەورەی ئەمە لە سلێمانی ئەم جۆرە کەبابە هەیە بەس ئەمە سۆری نابینم بەشی زۆری دوونگە ئێستا تۆوا هەستەکەی ئەمە سپیە یعنی ئەڵەی دووگە بەڵام ئەمە دوونگ نییە ئەمە گۆشتی بەرخ سپیە ئێمە لە سلێمانی گۆشتی بەرخ و کاوەڕ سەرفەکەین لەبەرەوە ئەگەر ببینی هەمووی سپیە هەمووی سپیە بە سوودە گۆشتەکە بە سوودە گۆشتی بەرخ و کاوەڕ فەرقیە لەگەڵ گۆشتی حیوانی گەورەیە گۆشتی بەرخ حیوانی گەورە بەکار نایێن نانە ئێمە پێم بڵێ وەستا تەبان لە قیمەی کەباب فێڵێکی زۆر هەیە لە هەندێک شوێن نووسراوە کیلۆی 10,000 دینار تاکە بەرخەکە بە 20 گۆڵکەکە بە 18 و 17 باش چۆن دەبێت قیمە بە 10,000 بێت طبعاًەوە گۆشتی من ناڵم عەسڵی نییە چونکە بۆ ئێستا گۆشتی کە لەسەر هەیە دایە ڕوتێنن ئەو گۆشتە بۆوان هیچ ناکە بەڵام ئەگە بیفرۆشێتەوە بیکا بە قیمە بە 10,000 ئەوەی ئیسفادەشی ینی فێڵینە ناکەن بەس گۆژ نییە و گۆشتی کە لەی سەری بێڵێن یعنی نەڕانەکەیەتی نەدەستەکەیەتی
يعني نبشت مغزكيدي نحب لكيدي فيلا كباب دكري لقي من كباب فيلا كباب من تاسا لسليماني نبيستوا شكاك خلقي سليماني زوربي كباب شيكان بيرشينيان هي بس كباب خانه ناكم او الى بازار دفروش قيمه اللي بازار فروشيخ طبعا فيلي تياكري بدا هزار قد قشت بدا هزار نية يسبون ان هر هزانكي لبيع يعني هر هزانكي لبيع ب 15000 تو سردسي برخي تيكي ب 20000 ام دو انا قال لي كيشي بيتوا كوان كيتوا ابي 18000 كري بەیانێکی زووە دەچینە مەیدانی ئاژەڵان ڕۆژێکی زۆر خۆشە بزانین لە مەیدانی ئاژەڵان نرخی گۆشت ئێرە مەیدانی ئاژەڵانە لە هەولێر ناوەندی بازرگانی ئاژەڵانە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق وەرن لەگەڵە من با بزبینین بزانینەوە ئاژەڵانە چییە. هەولێر ئێستا کاوری گەورە نەبی ناکوشتەوە کاوری سووری ناکوشتەوە کم دەکوشتەوە بەس لەو بەغدەیە دەڕواتە لە مەیدانی ئاژەڵ هەرزانە هەرزانە بەس قەسابەکان بە کەیفی خۆ فرۆشن ئەو کاوڕێ لەگەڵ ئەو بەرخەی جیاواز لە هەولێری ئێستا ڕعبەت نییە کە گۆشتی خۆماڵی هەبیتن بەڵگەم هەیە هەمووی زۆربیان بەرازیلی و هندی دەیکوژنەوە بە گۆشتی خۆماڵی دەفرۆشن. گۆشتەکەیان تەبیعی نییەوە گۆشتەکەیان تەبیعی نییە زیاتر ئەوەی دەفرۆشن ئەوەی دەفرۆشن ئەوە بکوژن لە بەیان دەرناینی گورە بەس ئەتۆ یانی ئەتۆ ئێستا دەڵێ بکوژنەوە دەبی لە 200,000 کەمتر نەدەن 20,000 ئەز ئەوی بە 20 دەدەنەوەیە ئەو کاڕێ بۆی دەفرۆشن. لە هەولێر دەیان جۆر ئاژەڵ دەبینی لە زۆربەی وڵاتانەوە دێ بەڵام دوایەوەی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی حکوومەت بڕیاریدا بە داشکاندنی لە 150 گومرگ نرخی 1 کیلۆ گۆشت لە قەسابەکانی هەولێر لە 24,000 دینار بۆ بەرخی خۆمانە هاتۆتە 20,000 لە هەندێک شوێن 19 لە هەندێک شوێن 21,000 دیناری عێراقیە. پێم بڵێ ئەو بەرخە جوانانە ئیخۆمانە ئیخۆمان یعنی چێن دەرێ کوردستان هەولێر سلێمانی دۆ ئاکرێ دەشتی هەریرێ دیانە هەموو مەنتیقەی خۆمان ڕاستە دەڵێن ئەوە خۆشترین گۆشت و بەتاشترین گۆشتە لە سەها ئاستی هەموو دنیا گۆشتی کاوری خۆمانە ئەوەیان باش ئێستا ئەمن بمەوێ کاوەڕێک بەرخێک بکڕم لێرە بیکڕم سەری ببڕم چلۆی چەند 12,000 ڕادەوەستی لە ناو پیستەی 10,000 هەت چیلۆیە هەر ئەو گۆشتەشە لە بازاری دەفرۆشێتەوە لە بازاری قەسابەکان بە چەند دەیفرۆشنەوە وەڵا بە 20 دەفرۆشن بە 18 دەفرۆشن بە 17 دەفرۆشن بە 21 دەفرۆشن حەسەب قەسابە هەر یەک بە کەیفی خۆی
يعني سعر دانندري كوايا لميداني اجل هرزانه هرزانه بس قصابه كان كيف خوف روشن قانوني چانه لوان دابنين سعر چانو دابنين خرككا برين بريكاكا ب 15000 فروشه ب 10000 فروشه هر کس هر یک بە کەیفی خۆی دەفرۆشێت. باشە لە ماوەی سێ مانجی ڕابردوو بڵێن گۆشت حیوان گران بوو یان هەرزان بووە؟ گۆشت ئێستا بڕێک هەرزان بووە لەگەر ئەو سێ مانگەی. حیوان هەر زۆر هەرزان بووە. ئەوە بە 9000 بوو بە 9.5 بە 8000. بە 7.5 بە 700 یعنی ئێستا سعر ماوەیەکە لە هەر دابەزینە گۆشت هەر بە سعری خۆیت و سعری ماراتیش هاتە خوارد. هاتە خوارد. بزانە ئەگەر گۆشتی ئەوە بخۆی تامەچی هەیە گۆشتی ئەوەش بخۆی تامەچی دیکەی هەیە نرخی ئەو بەرخە لەگەر ئەو کاوڕێ لەسەر قەساب یعنی جیاوازە جیاوازە بڵێ چلۆی چەند ڕادەوەستن ئەوە کاوڕ قلی 6 کیلۆ دەبی کوردیە ئێرانی تێدایە کوردیە چیلۆی 12000 ڕاوەدەستی 12000 ئەوەش چیلۆی 16000 ڕاوەدەستی چیلۆی 16000 باشە لە زۆربەی قەسابەکان چ جۆرە گۆشتێک دەفرۆشن زیاترەوەی دەفرۆشن ئەوەی دەفرۆشن ئەوەی بکوژنەوە لە بەیان دەرناینی کوورە بەس ئەتۆ یعنی ئەتۆ ئێستا دەڵێ بکوژنەوە دەبی لە 20000 کەمتر نەدەن 20000 ئەز ئەوی بە 20 دەدەنەوەیە ئەو کاڕێ بەوەی دەفرۆشن ئەوەی سەردەبڕن دەڵێن ئەوە بەرخە ئەوەی دەرێن بەرخە و لە بۆ 12000 دەستی بە 8 دەدەن تا بە 20 دەدەن بە 90 دەدەن بۆ سعران دەدەن یعنی لە هەر چیلۆ گۆشتێک هەندێک لە قەسابەکان 6 تا 7 قازانز دوکانی خێری دوکان و مەصرف وانە کول لە بۆ 1000 دەفرۆشی ئەوەی دەرێ بە چیلۆ 1000 خێر هەموو دیعایە هەرێ بخ بازاری ئێوە ماوە بازار زۆر دابەزیوە باشە بەست خوا پێم بڵێن ئێوە کاسبکارن ئەو گۆشتەی کە لە قەساب دەفرۆشێت زۆرە گۆشتەکە زۆر بەیە کاکە گۆشتەکەی دەفرۆشی مەسەن ئەو گۆشتەی دەفرۆشن دەڵێن کاکە خۆمانەیە نانووسی لەسەری بڵێ بەرازیلیا خەڵکەکی وەچی جەنابەت دەکڕی لێ نازانین لە گۆشتی دەستی دەکڕی دەڵێ کاکە گۆشتەکە پیرە ئەو خەڵکی ئەو بە سزمانان بەخێو دەکا هەمووی بە 30 میلیۆن بە 50 میلیۆن ئێستا زەرەر دەکا بازارەکەیان نێشت 4-5 کۆمپانیا خۆرەقی بازاریان کردووە کوردن ئەو کۆمپانیانە بێگانە شەبەش تێدایە عەرەبی تێدایە سووری تێ ئەوە ناوچێ ئوردەنی تێدایە هەموو ڕسومات دابەزی ڕسومات دەست خۆش لە حکومەت دەکەین دایبەزان ئەوانە وەرەقەی وەردەگرن لە شەریکەی بە 32 ئەمە بە 52 بە 50 دەکرین حیوان لە زۆر جای دێ 200 کیلۆیە 220 کیلۆ 250 کیلۆیە لێ دەگەڕین ببتە 700 کیلۆ 100 کیلۆ هەم پارەکەشمان بۆ خۆمان دەگەڕێتەوە هەم ئالیش خۆمان سرف دەکەین ئێستا ئەوانە مباشەر دابەستی دێنین تەن و 200 تەن و 300 تەن و 400 دێنین دەفرۆشن بە 5500 ناری دەفرۆشن ئەوەیە بازاری ئاژەڵانی گەورە قۆڕخکاری تێدا بەڵێ گۆشتەکەیان تەبیعی نییە مارکێتشیان داناوە گۆشتی هەرزان دەکەن چەند دەفرۆشنەوە مارکێتان ئێستا 13000 دەفرۆشن بە 11 دەفرۆشن جار هەیە نیە ئەو قەسابە بە سزمانانە مەسەن ئەوە لە تەنیشتەوانە هەیە ئەو بە 8 دەدا بە 16 دەدا بە 7 دەدا لەبۆی دەرنایانی ئەوانە ست دەکەن لە ناو قاپی دەکەن هەیە نیە مەسلحەت لەگەڵ یەک دەدەن يقلب شنو بكرو خيره والله كزاوري بكرو خيره ئێستا ئەمن قەسابم لە هەولێری ئێستا ڕعبەت نییە کە گۆشتی خۆماڵی هەبیتن بەڵگەم هەیە هەمووی زۆربیان بەرازیلی و هندی دەیکوژنەوە بە گۆشتی خۆماڵی دەفرۆشن ئەوە ئێستا ئەو گۆشتێک کە بە 12 و 13 دەفرۆشن ئەمن دەمەوێتن گۆشتی خۆماڵی ئەو مارکێت و هەمووی کە ئەوەی داشکانی لۆ کردیا
ئەو گۆشتێککە ئێستا لە بازار هەیە بەخسە بە 12,000 ئەمە قەسابم بە 15,000 دەمەوێتن بە 16 دەفرۆشمەوە ئەگەر هەیە ئەم بە بەلگە قسەی لەگە دەکەم بابێ ئەو کابرای گۆشتی بە 13 و 12 و 14 دا با ئەمن لەگەرت بم با لە پێشەم برێەوە خۆمانەیە ئەوە قەسابخانە مەوجودە ئەو مەدان مەوجودە هەمووی ئەوە لە دەرێ ئەو گۆشت جوانەکایە دێ یەکی خۆمانە نییە بەس تەنها ناو مەدان خۆمانەیە. هاتوومەتە سەربڕخانەی هەولێر کە لێرە ئاژەڵێکی زۆر لە گەورە گچکە مامناوە هەمووی سەر دەبڕێ شتی زۆر مەترسیدار هەیە بەرلاگە گفتوگۆکەم لەگەڵ بەرپرسان لێرە دەزانن لە زۆربەی چێشخانەکانی هەولێر گۆشتی مەسلەحە گۆشتی هیندی بە خەڵک ساغ دەکرێتەوە. ئەوەی کە زۆر زەڕور بیت دەگوترێت لە 95 ئەو گۆشتانەی کە لە قەسابەکان دەفرۆشرێ گۆشتی خۆمانە نییە بە ناوی ئاژەڵی خۆمانە بە خەڵک ساغ دەکرێت. دوو بەشە بەشی ئاژەڵی بۆ ئاژەڵی گەورە ڕەشەوڵاق قسەکە زۆر ڕاستە بۆ ئاژەڵی بچوو واتەمەڕ و بزن قسەکە 100% پێچەوانەیە لەبەرەوەی ئاژەڵی گەورەی زیاتر لە دەرەوە هاوردە دەکرێت بەڵام ئاژەڵی بچووک زۆربەی هەرە زۆری خۆمانەیە و بەشێکی لە سووریا و بەشێکی ئاژەڵی عەرەبی. پێم بڵێ لەم سەربڕخانەیە ڕۆژانە چەند ئاژەڵ سەر دەبڕێ زیاتر گەورە بچوو گەورە لە نێوان 120 بۆ 130 سەر دەبڕێواتە ڕەشەوڵاغ و مانگا و چێڕ و جوانەگای کوردی و هاوردەکرا و بەنسبەت ئاژەڵی بچووشیش نزیکی 500 لە بۆ 600 بەرخی کاور سەر دەبێت. ینی نزیکەی 1000 دەبێت. نزیکەی ناتوانم بڵێ مەزان نزیکەی 700 بۆ 750 سەری ڕۆژانە بەس لێرە بەڵام لە دەرەوەش لە دەرەوەش ڕەنگە لێرە و لەوێ سەربڕینی نایاسایی هەبێتن لە شوێنی ینی 1000 تێپەڕ دەکات. بەتاکید بەنسبەت شار بەتاکید لەو ڕێژەیە زۆر زیاتر زۆر زیات. بەڵێ باشە پێم بڵێ ینی ئێستا ئەوە گایە بەڵێ باشە ئەوە چێڵە چێڵە ئەوە زەردە ئەوە سپیە ئەوە چییە ئەوە جوانەگای کوردیە جوانەگای کوردیە کە نرخەکەی جیاوازە لە چێڵ ئەوە چێڵەواتە مێ بەڵام چەند جارێک زاوزەی کردووە نەتیجەی پیری بەزەکەی زەردە نرخیشی هەرزانترە ئەگەر زەرد و خراپە ناشەرنی خراپ مەبەستەکەەوە نیە بەڵام پیرە وەکو پیری پیرە نەبعکسەوە لە هەندێک خواردن بۆ نمونە بۆ دروستکردنی کەباب ئەو گۆشتە لە گۆشتەکانی تر بەتامترە ئەوە لۆ کەباب بەڵێ ئەوە عادەتەن ئەو گۆلکانە ئەو چێلانە سەر دەڕێن بۆ کەباب لە مێواتە هەمان شتمان هەیە مێ بەڵام سپیە وەکو خۆت دەڵێ پیر نییە ئەوەیان ئێستا ئەوە مێنجینی پێ دەڵێن واتە زاوزەی نەکردووە زاوزەی نەکردووە بە بەراورد بەو چێڵە زەردانە نرخەکەی گرانترە بە بەراورد بەو گای ئەوسەر نرخەکەی هەرزانترە نرخی مێ هەرزانترە لە نرخی مێر. ماوەیە کە نرخی گۆشت بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە کە دەتوانم بڵێم 4 بۆ 5,000 دینار لە کیلۆی دابەزیوە ئەوی شۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی بڕیارەکانی سەرۆکی حکوومەت لەبارەی هاوردەکردنی ئاژەڵ بە لێخۆشببوونی 150 لە گومرجی هاوردەکردنی ئاژەڵ.